عزیز دانشی خەڵکی سلێمانیم هەر لە تەمەنێکی مناڵێەوە ئیتر تەمەنی مناڵێەوە تووشی کەمەندامی بووم لە دەرزیەوە تر تا ئێساگانە هەروام و ڕێژەی حیجزەکەشم لە 1970 هەر نە قاچێک فەقەرات و نیوەی لە شیشمە چونکەگانە ڕێژەکەم زۆر زۆرە ئەو تا ئێمە بەداشە غەڕۆم و هەم عارەبانی وان بڵێم نەبووە هەمە عادیە بەدەست پێڕۆم وەڵی مەسافەیەکی کەم پێڕۆشم چونگا لەبەرەوەی نەمەتوانی هیلاگە بووم یانە بۆیە خەڵک هاوکاری بکردمایە نەمەتوانیەوەنە پێ بڕۆم ئێستا ماڵی و کەسانە ئاوا بێ ئەمەیان بۆ تەرخان کردوونی بۆ دابین کردوین و زۆر ماڵیان ئاوا بێ و زۆر سپاسیانەکەم خوانەی بڕێ خۆ کار ئاسانێکی زۆرە بۆ من یان ئێستا من ئەمە ئەگە من ئەمە ئیتر کەسم ناوێ چونکە ئەوەی تر هەبووە هاوکاریەکی هاوکاری بکردمایە بەس ئێستا ئەمە لەخوا بەزیابێ ئەمە کەسی ناوێت و کەس هاوکاری بە کەس نییە ماڵی و کەسەژ ئاوا بێ ماڵیان ئاوا بێ یاخوا ئەمە بۆ من شتێکی زۆر زۆر باشە پارچێکە ناو بازاڕێکە ئاچیتە شوێنێ ماڵە کەسێکێ ئەمە نییە هەم وەک دەوریەیە وەک سارە وایە و مەسرەفیش بۆ گەڕێتەوانێ ئەمە ئیتر نەعمەتێکی خواییە بەنزینیشی نایە ناوەڵە وەڵی قوربان ژیانی کەمەندام قورسە لێرە ئێستاگانە کەمەندام ئینسانی شاویش پێویستی بە ژیانە داوا لەو کەسانەکەین کە دەست ڕۆشتون و دەستیانە ڕووە چاویشیان لە کەمەندامەوە بێ خۆی کەمەندامیەوە نییە ئێمە لە وڵاتان خەڵک یعنی بەو پەڕی ڕێزەوانێ مافێکی ترمان هەیە ڕسک و ڕۆژویان لێ قبولکە و ماڵیان ناوا بێ و مادام دەستی ئێمەیان کردوە زۆر زۆر سپاسیانەکەین و بەزیابێ یاخوا شتێکە کە ئێمەیان بەسەر کردوێتەوانێ و ماڵیان ناوا بێ زۆر زۆر سپاسیانەکەین پێشەچی بە خێراتی کەناڵی بەخشینەکەم بۆم بەسەرکردنەوەی من کە بەسەرتان کردمەوە لە مانگی ڕەمەزانەدا یاخوا خوا چاکەی چاکەکاران و چاکەی ئێوەش قەت ئیشەڵا لە یاد ناکە ئیترەمە دەبێتە بەرەکەتێک بەسەر ئێوەش تا ببڕە ینی خوا بیبەخشە بە هەموو کەسێک من لە بستێ مناڵەوانێت لەوەتی لەدایک بووم کەمەندامم بەڵام خوای گەورە فەزڵ وای لێناوە چاک بوومەوە وام لاتوتۆ چاک بوومەوە وام لات و تا وای لێ هات لەم تەمەنی پیریایی تر کە خوا بەسەری کردمەوانێ تووشی فەقەراتێکی تون بووم کە فەقەراتم نیشت بۆ سەریەک پێشتر پێشەوەی ئێوە کەناڵی بەخشین بەسەرم کاتەوانێ وەلەو زۆر زۆر سپاسێکی بێپایانم بۆ خێر و خێرخوازەکانیش پێشتر عەرەبانەیەکی بێ شەحنم هەبوو ئەوە بوو دەبوو زەلامێک دوان لەگەڵم بێنە دەرەوانێ پاڵم بۆ پێونێن کار بەڵە بەم عەرەبانەیەکە شەحنیتیانە ئەوەی شەر ماڵی ئامۆزایەکە ماوەدان بێت بۆی کڕیم ماڵی ئاوا بێت بەڵام یعنی بە ئەستەم دەگەیشتمە دەرەوانێ هیچی بۆ دایرەکان زۆر ناڕەحەت بوو جاریوا بوو ڕامپایتیانە بوو بەڵام ئێستاکەنە لە سای ئەم کارە بە شەحنەوانێ دەتوانی ینی کەسێک نەفەرەوەی کە عەزیت پێشی لە کۆڵ خۆتیکەیتەوانێ و کار ئاسانین بۆ بکە من ئەوە ناڵم ئەوانەی ئەم خێرخوازانەوانەی کە ئەم کەمەندامشتانە بەسەرەکەنەوە هەرەوە ناڵم خوای گەورە ئاگاداریان بێ خوای گەورە ئەوەنی تر پارە و سامان بەسەریان نەبڕژێنە و ئەوەی کە دەبێتە سەبەبی ئەو کەسێکە بۆ کەمەندامەکەی بە خوا ئەجری ئەوی زیاتر باتەوە لەبەرەوەی ئەو ینی گەیەنەرێکە ئەوەش وەکو ئەو بەخشندەیە ئەگەنا بۆ خۆبەخشانە و بە ناوی خوان ناوی خۆیان بخوایانەوە کە پێیان وتیان بەخشین هەمیان بەخشندن هەمیان کە ئینسانی ڕێک و پێکن ئینسانێکن لە خوا ترسن ئینسانێکن کە ئەزانن مافی مرۆڤ مافی ئینسانیت ئەزانن ئەو ئینسانە چەند بە قەدرە خوای گەورە چەند بە ڕێزبەری دروستکردەوە تێگەیشتون لە فەزڵی خواکە ئینسان چەند بە ڕێزە ئەوانیش بۆیە ئەو کارە خێرخوازیانە ئاکەن من هیوادارم خوای گەورە بە ئاگری جەهەنەم بە هیچ شێوێک عەزێتانە لە دنیاش
خێر و بەرەکەت بڕژێنە بەسەر ماڵ و مناڵیانە من زۆر زۆر سوپاسیانەکەم. من ناوم عایشەیە، عایشە حەمە غەریب حەمە، خەڵکی خاوێم، خاوی قەراق ڕەنگە بزانن، خەڵکی ئەوێم ئەجا لەو کاتەوە ئیتر ئاوا کچێ بووم برم ڕۆشت نوشتم وەکو ئەم کچای کوڕەزایم بووە، ئایبم نەبووە. ئەو غودەیەم ئەمەلیات کرد هەر لە خەستەخانەکە لە جامیعە وەکو شتێ ئایب نەبێ هەموو جیسمم سڕ بوو، کە سڕ بوو دەسم وای لێ هات دەسەکانم. ئیتر ئالەوەوە دەنکە ئەژنۆکانم جونگەکانم لە ئیشکە و لە ئیشکە و حاڵم نەبوو وەزعم نەبوو. پێشتر ئەم کچە ئەیبردم ئەم خستە تەکسیەکەوە، کەم خستە تەکسیەکەەوە لە شوێنی مەبەست دابەزین ئیتر بازار بواە ئەم کچە پاڵێنام لە خستەخانە بواە پاڵێنام بەسەر ئایربانەکەەوە بووم ئەتا چوم وەختی عیادە و لای دکتۆرەکەمە هاو ئەنجا کەوت تەکسیەک مەگرت و ئەم خستەوە تەکسیەکە هەتا دەرگاکە نەک هەر پاڵم بنێ بۆ بازار لەم بشوێنە دوورانەوە. ئارە وەڵا کاگڕێ بوارگیان زۆر ناڕەحەتە، ئەوەنە ناڕەحەتە چەند جار لە بازار لە شوێنان چوین بووە عیادە ئەو تایانەی تەقیوە. ئیتر خۆ بڵێم ئاوا لە قەراق جادەکان ئەڕۆم نەک بە ناوەڕاستی جادەکانە چۆن ئەوە ئەمرەکەیت ئاوا ئەڕۆم کاگەڕێ بوارگیان بۆ خەتر ئیشێکی بازارم بێت ئیشی خەستەخانە خۆ ناشکوری نەبێ هەر حەپە و دکتۆرە و ئەمانەیە شکرم بە بەشێخوا. ئیتر ماڵە خزمێ بێ پێیە چم و ئاوا و ئێستا من ئەم کچە هەتا ئێستا مەکتەبی نەبووە ئیمتیحانی نەبووە بردومە خۆیتر کەسێکی تر نییە باوکم. ماڵتان ئاوا بێ خوای گەورە دەست بە باڵتانەوە گرێ، خوای گەورە هیدایەتان بە خۆتان و ماڵ و مناڵتان لە بەڵا دوورخاتەوانێ. خوای گەورە ئەوانەشی کە خێرەکەن و ئاواکەن خوای گەورە سەد ئەوەنیان باتێ و ئێوەش بڵێن بە بەخشی ئاوا پێمان ببەخشێ بە هەمووی. پێشەکی بە خێراتتانەکەم یاخوا بە خێر بێن سەرچاو دەستان خۆش بێ. تەمەنی ئەم کتێ من 25 ساڵە، جۆری نەخۆشیەکەی شەلل دەماخە و زگماک هەتا ئێستا توانای ئێوەمان نەبووە لەم جۆرە عەرەبانانەی بۆ بکڕین. ئێستا ئێوە بۆتان هێناوە دەستان خۆش بێ و ماڵتان ئاوا بێ و خێری ئەو کەسەیش بنووسێ و خوالی ڕازی بێ و کە ئەمەی وەدابین کردووە. وەڵاهی زۆر حەزی لە شوێنانە، تەنانەت ئەگەر بەر دەرگاش بێ زۆر زیاو لە حەد حەزی لە شوێنانە، بەڵام وەڵای بۆ وەکو بڵێ بۆ هەموو شوێنێ ناتوانین بیبین. ئیتری شەڵا بە پشتیوانی خوا و ئێوە کاری بۆ ئاسان بووە. بڕواکە تا ئێستا چەند جار و توێتی ئەوی قەت باوەڕ ناکەم بەخوا نایە، تەنانەت ئەم نیوە ڕۆژ پێش نیوە ڕۆیش ئەی بەخوا نایە، بەخوا لە بیریان چووە. ئیتر زۆر لەم شتانەیەوت یعنی زۆر بەڵێ کەی گوێی لە سەیارەکە بۆڵا زۆر دڵخۆش بوو هەڵساوە سەر ئەژنۆ و بە باوکیەوت هەستا بەخوا هاتن.
وڵای تر ئەمە طبعاً ئەمە کار ئاسانی ترە هەتا ئەوەی کەوا پاڵێنین و ئەمە تۆزێ چاودێری ئەوێ هەتا ڕایەت ئیتر لەوە دوا خۆی ئەتوانێ بچێتە دەرەوە بێتە ژوورەوە مەگەر تەنها ئێمە ئەوەنە بخەینە سەری یا دایگرین